یادی 28 ساڵەی ڕاپەڕینی خەڵکی ڕانیە زیاتر بە ڕێخستنی دوولایینی دەسەڵات قەرەباڵغ کراو. مەراسیمەکەش بوو بۆ ڕکابەری نێوان لایەنە سیاسیەکان، کامیان زۆرترین ئۆرگانی تاجەگوڵینەی هەبێت و کێ لە پێش بێت و تاجەگوڵینەی کام لایەنیش گەورەتر بێت. هەموو کەمتەرخەمی حیزب و حکوومەتیش بەرامبەر خەڵکی ناوچەکە بە پاساوی قەیرانی داراییەوە بەبادرا. بەڵام قەیرانە سیاسیەکان لەلایەک و قەیرانی دارایی لەلایەکتر بربەستی گەورەی دروست کردووە کە نەتوانین وەک پێویست لە خزمەت یادی ڕاپەڕین دابین و مەراسیمێک ئەنجام بدەین لە ئاست گەورەی ئەم ڕۆژەدا بێت. بەڵام ناشکرێت هیچ گرفت و ئاستانگێک وامان لێ بکات خۆمان بەرامبەر مێژوو بەرپرسیار بکەین و خۆمان لە یادی ڕاپەڕین بگوێرین. هەرچەندە لایەنە سیاسیەکان بە تەمابوون حوتی مانگ زەماوەند بکەن، بەڵام ستەمی ڕژێمی بەعس جامی سەبری خەڵکی پڕ کرد و خەشم و تووڕەیی خۆرسکانەی خەڵک ڕۆژی 5 ئازار باسی ڕاماڵی و دواتر لایەنە سیاسیەکان هاتنەوە ناو ساحەکە و درێژەیان بە ڕاپەڕینەکەدا. بەڵام یەکێتی کا سەرکردە باڵەکانی لە هەشتی مانگی ئازار لە ناوچە پاکراوەکان لە ڕژێمی بەعس هاتەوە ناو خەڵک و پارتیش کە بەرپرسە باڵەکانی لە ڕۆژی 11 ئازار و 6 ڕۆژ لە دوای ڕاپەڕینەکە لە ئێرانەوە گەڕانەوە، یەکیان خۆی بەخاوەن و ئەوی دیکەیان خۆی بە ئەندازیاری ڕاپەڕین دەزانێت. بەرپرسێکی کۆمەڵ ئیسلامیش دەڵێت ئەوان لە کەمتەرخەمی بەرامبەر خەڵکدا کەسی یەکەم و بەرپرسیارەتی یەکەمیان بەردەکەوێت، گەرنا ڕاپەڕین هەڵوێستی خۆڕسکانەی خەڵک بووە و سەرجەم لایەنەکان تێیدا بەشدار بوون. یەکێتی جارێ بۆ خۆی قیادە و فەرماندەیی و سەرپەرشتی ڕاپەڕینی کردووە لە کاتی ڕاپەڕینەکەی نەوەتوویەکە سمبوڵەکانی ڕاپەڕین کادیرە ئازا و پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بونجانی خۆیان بەخت کرد بۆ ئەوەی منتیقەکە ڕزگار بێ کە دوای ئەوەی منتیقەکە ڕزگار بوو یەکێتی لەم سنوورە فەرمانڕەوایە بە ئێستاشەوە شت کراوە بڵێم نەکرابێ، بەڵام منیش ئەڵێم کۆمەڵێ سێکتەری گرینگکە لەم منتیقەی بە خزمەت گوزاری زیاتری بۆ بکرێت. هەر لایەنێکیش بڵێ ئێمە سەرکردایەتی ڕاپەڕینمان کرد دیسان بە گومانی تێدانێت کە بە هەڵەداچێت، چونکە ئەم ڕاپەڕینێکی خۆڕسکی جەماوەری بۆ پێشەم شتێک ڕاستیدا ئەو دەبێت سیر بکەین چێ باڵا دەست بۆ چێ دەسەڵاتدار بووە لەم هەرێمە لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئێستا کە گومان لەوەدانە دوو هێزی دەسەڵاتدار کە یەکێکیان پارتی دیموکراتی کوردستانە وەکەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لێرەش هەژمونی یەکێتی نیشتیمانی کوردستان زاڵترە بەسەر واقعەکەدا لەبەرەوە بەرپرسیارەتی کەم تەرخەمی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە تاکید بەر ئەو لایەنە دەکەوێت کە لێرە دەسەڵاتی بەدەستەوە. لە سایی دەسەڵاتی حکومڕانی یەکێتی و پارتی 28 ساڵە ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین نەک بۆ خەڵکی ڕاپەڕی ویڕانیە نەبووە، بەڵکو ئەو دوو لایەنە و بەتایبەتی یەکێتی کە خاوەنی نفوزی دەسەڵاتە لە ناوچەکە خۆرخی مافەکانی خەڵکیان کردووە و حکم و داهاتی وڵاتیان بۆ خۆیان و حیزبەکانیان بەکارێناوە. بە جۆرێک هێشتا خەڵکی ناوچەکە لە ژێر چەپۆکی ستەمی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەدا بەدەست خراپی ڕێگاوبان و نەبوونی ئاو و کارەبا و تەنانەت ئازادیەوە دەناڵێنن. حزبێکی سیاسی بەڕاستی خەونی گەورەی هەبێ خەونی ئاوادانی هەبێ لە دوای ڕاپەڕینەوە هەر لە دوای نەوەتویەکەوە دەست ناکە بە شۆفڵ و مەکاین فرۆشتن، ینی ئەمانە هاتن بە شێوەیەکی کاتی و بڕۆن، بەڵام بەداخەوە زروفێک هێشتنیەوە، ینی دەنام مەبەستیان ئاوادانی و مەبەستیان خەدەمات و خزمەت گوزاری بنیادنان نەبوو. خەڵک چاوەڕێوە دەکرد دەستکەوتی ڕاپەڕین بباتە مای ئەوەی کە ژیانێکی زۆر نوێتر بەدەست بێنێ، خۆشتر بەدەست بێنێ، ئاسوودەتر بژێ، سەربەستانەتر ئازادەدانەتر و دیموکراسیانتر بژی، بەڵام بەداخەوە دۆخەکە پێچەوانە بووە تەنانەت بۆ خراپتر لە سیستەمی حکومڕانی ڕژێمی بەعس دۆخەکە واشکایەوە کە هەمان شێوەی ڕژێمی حکومەتی بەعس بێ. ڕاپەڕینی خۆڕسکانەی خەڵکی ڕانیە گەرستەمی دەسەڵاتێکی دیکتاتۆری ڕاماڵی بێت، ئەوە هێشتا ئامانجەکانی کە ژیانێکی سربەستانە و ئازادی تاکە نەهێناوەتە دی با حکومڕانیەکەش بە خۆماڵی کرابێت. بەڵام دوجار ئەو پەیامەشی بەرجەستە کرد هەرچەندە هێزی سەربازی بۆ گۆڕانی حکومڕانی لە ئارادا بێت، ئەوەی چەخماخەی گۆڕان و ڕاپەڕین دروست دەکات تینی ستەمی دەسەڵات و بڕیاری خۆڕسکانەی خەڵکە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەروازەی ڕاپەڕین.